قەیرانە دروستکراوەکانی هەرێمی کوردستان کە دەسەڵات لە زۆرینەی بەرپرسە هەر خۆی لە قەیرانی داراییدا نابینێتەوە. تێکدانی شیرازەی خێزان نەمانی بەختەوەری لە نێو خێزانەکان قەیرانێکی دیکەن و بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. بۆتی شکستنە سەر ئەم بابەتە و لەمپەرەکانی بەردەمی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری سمینارێکی جەماوەری بۆ بەختیار تاڵەبانی پزیشک و هاوکات شارەزاش لە بواری پەروەردە بەڕێوە برد. لە ڕووی پەروەردەی خێزانی شێوەکە ئێستا بینین زۆر ئیهمال کراوە لە سەرتاسەری بە شێوەی گشتنە جیهان ئەتوانێت ئیهمال کراوە بۆ سەردەمێکی ئێستا تێداینا لەو سەردەمی مادی و پوچگەراییەدا کەەوە قیمەت دە بۆ خێزان داناندرێ پەروەردە نەماوە لە بۆ خێزان لەو سۆنگەیەشەوە بە هەمان شێوە وەکو هەستکردن بە پرسیارەتی لەم ڕووەوە بۆ ناوچەکەمان بە پێویستمان زانی لە بۆ خێزانەکانی ئەو دەڤەرە بۆ خەڵکانی دەڤەرەکەەوە کۆڕێکی لەم شێوەیە ساز بکرێت. ئاسڵاو بۆ بەڕێستان تەمەن بەداخەوە لە ئەنجامی ئەو قەیرانانی کە لە کوردستانە ڕووەدا ڕۆژ بە ڕۆژ ئەتوانین بڵێن خۆشبەختی و ئاسوودەی لە ناو دڵ و دەرونی مرۆڤەکان و خێزان و خانوادەکان بار دەکات. ئەمڕۆ باسی ئەومان کرد کە چۆن بتوانین مرۆڤەکان بۆ خۆی لە ئاستی تاگ لە ئاستی خێزان لە ئاستی خانەوادە خۆشبەختی و ئاسوودەی دروستکات، چۆن بتوانێت خۆشبەختی و ئاسوودەی بۆ کۆمەلگا دروستکات وە ئەو هۆکارانە چییە کە دەتوانێت ئیشی لەسەر کاری لەسەر بکات بۆی لە ڕێی ئەوەوە خاڵەکانی خۆشبەختی لە خۆی و لە خێزان و لە خانوادەکانە دروستکات. لە هەرێمی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ بە بەرنامەی پێشوەختەی دەسەڵاتی ئەڵمانی کار بۆ برەودان بە بیر و ڕەوشی نامۆ بە خێزان و تاچی کوردی دەکرێت. بەڵام لە بەرامبەردا وەک دەوترێ دەسەڵاتی کەلتوری بەدەست ئیسلامیەکانەوەیە و بەردەوام لە ڕێگەی پابەندبوونی زیاتر بە ئاین و ئاکارە بەرزەکان کار لەسەر پاراستنی خێزان و تاک دەکەن. و ئەم جۆرە کۆرانەی کە کۆمەڵی دادگەری پێ هەڵساوە بێگومان لە هەمان چەشن دڵخۆشی و هەروە ئاسوودەی دەرونی و هەروە ئەخلاقی و ڕەوشتی و کۆمەڵایەتی و هەروە خێزانی لە بۆ کۆمەلگا دەستە بەرەکات. هیوادارم زیاتر گرنگی پێ بدەن و هەروە ئەو گرنگی دانانێک کە ئێستا لەلایەن کۆمەڵی دادگەریەوە هەن جێی بایەخ و شانازیە و هەروە جێی دەستخۆشی و هیممەت بەرزی ئەوانە بێگومان بەرامبەرەکەشی هەیە کە ڕێ لە ینی خێزانی بەختەوەر و هەروە ڕێ لە دروستکردنی خێزانی ئاسوودە ئەگرێت، بەڵام گرنگیدانی ئەوان بەو جۆرە کۆڕ و سمیران و ڕکشپانە زۆر بەگرنگ گەزانم. ئێمە دووشتی جوان هەیە، یەکەم مسلمانەتە دووەمیش کوردایەتە. ئەو شتانێک کە لە ئیسلامە زۆر جوانن لە کوردەواریش هەر جوانن. ئەو دوشتانە پێکی زۆر جوانەکەن. ئەبی ئێمەی کوردەواری مسلمان ئەو دوشتانە پێکەوە گرێ بدەین بۆ ئەوەی هەم ئاینەکە هەم دینن هەم ژینن پێکەوە جوانتر و جوانتر بکەین بۆ ئەوەی کۆمەڵگەکەمان ناخمان ژینمان ژیانمان بوونمان هەستمان نەستمان منداڵمان نەوەمان خزممان دۆستمان نەتەوەمان بە دەروونێکی ساخ و باش و چاکەوە پەروەردەبی و بەرەو پێش بچی و لە بەرەو پێشچوونیش دابی. لەپاڵ قەیرانە سیاسی و ئابوووریەکان ئاماری تاوان و پرسە خێزانی و کۆمەڵایەتیەکان هەڕەشەی جددین لە سەربوونی هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵیش ڕێژەی سەدیان بەرز دەبێتەوە. هەر بەنمونە ئێستاوای لێ هاتووە تەنیا باندێک لە ماوەی مانگێکدا 100 کیلۆگرام مادەی هۆشبەر ساغ دەکەنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.